دەزانن ئەم گیانەبەرە چییە؟ ئەمە شێرە، گیانەبەرێکی گۆشخۆرە. ئێرە ناوچەی ئازادی ئاژەڵەکانە. هاونیشتیمانان گەشتیاران دەتوانن بە ئۆتۆمبیلی خۆیان سەردانی بکەن. ژیانی هەموو ئاژەڵەکانتان بۆ باز دەکەین. بەم زوانە چاوەڕوانمان بن. لەگەڵتان دەبن، دەچینە باخچەی ئاژەڵان، دەچینە شاری یاری، سێرتان هەرەستە دەکەین، خەڵاتی دیاری دەبەخشین. لەم شاشە جوانە گشت شاشەی مناڵانی کوردستان دەبینەوە کارێک بۆ دڵخۆشیتان. بەم زوانە چاوەڕوانمان بن پەپلەکانم. هەموو نەبوو کەس لەخوای گەورەتر نەبوو. ئەفتانە لەگەڵتان دەبوون بۆ خۆینەوە چیرۆک ڕۆڵەکانم. ئێوەش دەبێت گوێ لە ئامۆژگاریەکانم بگرن، لە چیرۆکەکانم فێر بن و وانەی لێوەربگرن. بەم زوانە چاوەڕوانمان بن. مناڵە جوانەکان لە شاشەکەتان چاوەڕوانمان بن بە کلیپی جوان و بەرنامەی خۆشخۆش.